ئێستا وڵاتێکی وەکو ئێران بێسەر و کۆمارە جێگرەکەی ئەرکەکان و کارەکانی سەر و کۆماری کۆچکرد و بەڕێوە دەبات و بەبێ وەزیری دەرەوەش کە بێم پۆستانە هەمووی پڕ بکرێتەوە. قسەکە لەسەر ئەوەیە سبەینێ چی ڕوودەدات لە ئێران لە سبەینەوە کە ئیتر دەست دەکرێت بە ئامادەکاریەکان بۆی هەڵبژاردن بکرێت خەڵک بچێتە سەر سندوقەکانی دەنگدان سەر و کۆمارێکی نوێ بۆ وڵاتەکەیان هەڵبژێرن ئەم سەر و کۆمارە نوێیە دەتوانێت چی بکات کە سەر و کۆماری کۆچکردو نەیکردبوو. دەکرێت چ گۆڕانکاریەک لە سیاسەتی نێوخۆی ئێراندا ڕوو بدات و بە هەڵبژاردننی وەزیرێکی نوێی دەرەوە بۆ ئێران دەکرێت چ گۆڕانکاریەک لە هەڵوێست و لە بەرنامە و لە سیاسەتی دەرەوەی ئێرانشدا لەگەڵ وڵاتانی هەم دراوسێ هەم لەگە وڵاتانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپادا ڕووبدا لەگەڵ کاک ئەنوەر حوسێن شۆڤەکە لەسەر ئەم بابەتانە قسە دەکەین. کاک ئەنوەر بەخێر بێ سەر باباستێک لە سبەینی ئێران بکەین ئێستا بە بێ سۆرە و کۆمارە سبەینێش هەر بەبێ سەر و کۆمارە بە تاوەکو 50 ڕۆژتر کە هەڵبژاردن بەڕێوەچێت هەڵبژارد نەکرێن کە هەڵبژاردن کرا سەر و کۆماری نوێ ئەتوانێت چی بکات هیچ دەسەڵاتێکی ئەبێت یان نەخێر ئێران دەوڵەتێکی سیستماتیکی دامەزراوە دەسەڵاتەکان زیاتر لە دەسەڵاتی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانایە بەڵکو سەر و کۆمارەکان کە داڕن ئەمانە وەکو ڕەمزێکن بۆ وڵات. زۆر سپاس. لە ڕاستیە بەپێی مادەی 130 دەستوری ئێرانی جێگیری سەر و کۆمار جێگیری یەکەمی لە حاڵەتێکی وەکەوەی کە ئێستا ڕووی داواتوانێت کاروبارەکانی وڵاتی ئێران دەسەڵاتەکانی سەر و کۆمار بەکاربێنێ بەڕێوەیان بەرێ بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری ئەو ئەنجومەنە ئەتوانێت هەموو کاروبارەکانی وڵات بەڕێوە بەرەوە پێوەی کە لە دەستورا دەسەڵاتەکانی چییە. لە ڕاستیە کاگەرێت دەسەڵاتی سەر و کۆمار لە ئێران دەسەڵاتێکی زۆر زۆر مەحدودە لەبەرەوەی زۆربەی ئەو دەسەڵاتانە بەپێی دەستور لەلایەن دراوە بەڕابەر چ دیاریکردنی پەیوەندی دیبلۆماسیەکان چ لێپراوی هێزە چەکدارەکان و سوپای پاسداران و دانانی کەسایەتیەکان لە دەستگا ئەمنیەکان و ئەوانە وەلحاصل هەموو ئەو سەلاحیەتانەی کە زۆر گرنگن لە دەستی ڕابەرایە ڕابەر مەرجعی یەکەم و ئەخیرە لە کۆماری ئیسلامی ئێران بەڵام سەر و کۆمار ئەتوانێت ئەوەی کە لە هەندێک کابینە ڕۆلی سەرۆکوەزیران ببینێ و هەندێک لە پەیوەندیەکان ڕێخا و کاروباری ئیداری وڵات ڕێگەخا بەڵام شتە حساسەکان لە دەستی سەر و کۆمار نییە نەخێشتە سەر ڕێبەری باڵایە ئەم شتە حساسەکانی لە دەسەڵاتانیە و لەگەڵەوەشە هەرچی هەموو ئەساساتانی کۆماری ئیسلامی ئێران دوجار هەر لە ژێر چاودێری ڕابەران چه ئەنجومەنی خوبرەگان چه ئەنجومەنی تەشخیصی مەسلحەتی نیزام و چ پەرلەمان و چ سوپای پاسداران و قودس و بەسیج و هەموو ئەوانە سەلاح بەڕاستی ئەگەر واقعی سەیری ئەو کەی واز لە مۆزوعی یاسایی و دەستوری بێنی هەموو ئەوانە ڕابەر دەخالەتی تیاکە و ڕۆڵی جدی تیای هەیە بۆیە ڕابەر و سوپای پاسداران بەشێکی زۆری دەسەڵاتەکانیان لە دەستە و سیستمی سیاسی کۆماری ئیسلامی ئێران و پەیوەندیەکان و هەموو ئەوانەی کە لە بەرژەوەندیەکانی خۆیان نەبینن ئەوان ئاڕاستەیەکەن وان تەشخیصیەکە ئیبراهیم ڕئیسی نەبێت فڵان کەسێکی تر بێت هیچ گۆڕانکارێک چاوەڕێ ناکرێت لە سیاست لە ڕاستیە ئیبراهیم ڕئیسی کاک ئارێز باشترینیان بوو بۆ دەلیلەی کە ئیبراهیم ڕئیسی جگەلەوەی کە لە نزیکترین کەسایەتیەکانی خومینی و خامنەئی بووە لە دەورانی شۆڕشی خەڵکی ئێران لە 1970 و بۆ معلوماتی جەنابەت لە ئەو شوێنانەی کە حساس بووە بە دوای هاتنە سەرکاری کۆماری ئێران مەسەلەن لە شارێکی وەکو مەسجد سلێمان لەبەرەوەی چەپەکان زۆر بەقووەت بوون ڕئیسیان نار بۆ ئەوەی کە بتوانێت پاشەخشە بە چەپەکان بکە و لە دەورانی 1970 بۆ یەکلایکردنەوەی کەسی زیندانیانی سیاسی ئیبراهیم ڕئیسی سەرۆکی ئەو لیژنەیە بوو کە حەلی کرد. ئەمە یەک دووهەم لە دەورانی تازەیە بە دوای ئەوەی کە خومینی بە دوای مردنی خومینی و هاتنی خامنەئی وەکو سەرۆک کۆمار لەو دەورانەیە هەموو سەرۆک کۆمارەی هاتوون بە دوای خامنەئی بە جۆرە لە جۆرەکان یان سەر بە باڵی ڕیفۆرمیز بوون یان مەیلیان بۆ هەبووە یان کێشە و مەشاکیلیان زۆر بۆ لەگەڵ خودی خامنەئی ڕابەر مەسەلەن دیقەت بە ڕەفسەنجانی خاتەمی وەڕوحانی و ئەحمەدی نەژاد ئەمانە کە هەر یەکەیان دوو دەور سەرۆک کۆمار بوون
کێشەی زۆریان هەبووە لە ناوخۆی وڵاتە بە تایبەتی لەگەڵ ڕابەر کێشیان هەبووە لە ناو پەرلەمان ئەحمەدی نەژاد فترەیەکی زۆر نەچوانێ بەلای بەڵێ ئەحمەدی نەژاد کە بە حساب سەر بە باڵی محافزکیاریش بوو دوجار و ئەم سەرە کۆماری ڕئیسی دەورانی ئەو کە دەست پێیەکە نزیکترین و محافزکارترین کاندیدی خامنەئی و محافزکارەکان بوو کە ئەو دەورانیان تێپەڕان و ئەو خوتم دەورەی ئەو چوار سەرە کۆماریان تێپەڕان دەورەیەکی جددی بوو و هەر بووە لە دەورەی ئەمە لەبەرەوەی هەموو کاروبارەکانی بە مەیلی خامنەئی و دەسەڵات و ویلایەتی فەقیه بەڕێوە برد ئەبینی مەسەلەن کێشە و گرفتی زۆر هەبوو لە وڵاتە کێشەی مەسەلەن شۆڕشی ژینە خۆپشاندانە ئەتراز و ناڕەزایەتی زۆری خەڵک هەڵاوسانی ئابووری داشکانی نرخی تمەن و کێشە و گرفتی زۆر لەگەڵ وڵاتانی منتقەکە هەموو ئەوانە لە سەردەمی ڕئیسیە بەڵام لە سەردەمی ڕئیسی با بڵین تۆزە زیاتر گەشە لەگینا لە سەردەمی ئەحمەدی نەژادەوە وین مەسەلەی ئابڵقی ئابووری و داوەزینی بەهای تمەنوانە هەبوو بەڵێ وایە بەڵام تۆ دیقەت بە مەسەل لە سەردەمی ئەحمەدی نەژادا پەرلەمان ئەنجومەنی شورا ئەنجومەنی خوبرەگان ئەنجومەنی دادوەری بەردەوام بە تایبەتی لە دەورەی دووهەمی ئەحمەد نەژاد بەردەوام کێشەیان بۆ دروست کرد و عەرقەلەیان خستۆتە بەردەم بەڵام لێرە ئەبینی لە دەورانی ڕئیسی لەم سێ ساڵەیە ئەم دەسەڵاتانە هیچیان مخالیفی سیاسەتەکەی نین هەمە هاوانگن هەمە ئاهەنگن لە کاتێکا کە خاڵیباف لەسەر ریفۆرمیستەکانیش حسابە بەڵام ئەوە ڕامەکێشێ بۆ شتێک وامان لێکە گومانەکان لەسەر ئەم ڕووداوە تۆختر بنەوە کە بڵین ئەمە ڕەنگە دەستێکی ناوخۆیی تیابێت بۆ ئەوەی ینی قسەشەیە لەسەرەوەی کە ڕەنگە ئەمە لە ناوخۆی ئێرانەوە هەوڵێک بوو لە ناوبردنی سەر و کۆمار چونکە ویستێک هەبووە کە جارێککە خۆی بربژێر کاتەوە بۆ سەر و کۆمار و ناویشی لە هەمووان زیاتر هێنراوە بۆ جێگرتنەوەی عەلی خامنەی ئەمەوێ لەسەر ئەو سیناریۆیانەش قسە بکەین بەڵام بەرلەوە ئێشتا بزوتنەوەیشی ناڕەزایەتی لە نێوخۆی ئێراندا هەر هەیە بە تایبەتی لە دوای جانەدەزانی ژینە ئەمینیەوە و هەڵبژاردنێکیش لە پێشە هەمەر بژاردننی پەرلەمانی ئێران هەڵبژاردننی سەر و کۆمارێکی نوێ بۆ ئێران نەبوونی سەر و کۆمارێک و بوونی ئەم ناڕەزایەتیانە بە ئاسانی هەڵبژاردن بەڕێوە ئەبات چاوەڕێ ئەکرێ ڕێژەی بەشداریکردنی خەڵک ڕێژەیەکی دڵخۆشکەر و بەرچاو بێ لە هەردوو هەڵبژاردنەکە لە ڕاستیە بەپێی دیسان لە مەفەی مادەی سەویەکی دەستوری ئێرانی دوای 50 ڕۆژ و ناوێت لە 16 تێپەڕێ هەڵبژاردنەیەکی پێشوەختە ئەنجام بدرێت بۆ کاندیدکردنی سەرۆکێکی نوێ بۆ کۆماری ئیسلامی ئێران لە چەند دەورانی ڕابردوشدا کاگەرێزەوەی بینیمانە هەڵبژاردنەکانی ئێران و بە تایبەتی هەڵبژاردننی سەرۆکایەتی لە کاتی خۆی و وادەی خۆیان بەڕێوە چووە جا ڕەغمی ئەوەی دیموکراسی تایە غایبە یان باڵی مەحافزکار و ڕیفۆزم بلانیانە یان لەلایەن ڕەهبەرەوە دانراوە یان بە خواستی خەل یان ڕێژەی دەر کەمە یا زۆرە جا لە ناوچە کوردنشینەکان یاشی ئەو ناوچە بلوچستانەکان ئەوانە بە شوێنی خۆی جێگای نەقد و ڕەخنەی سیستەمی دنیاە بەڵام قسەکەی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بەڕێوە چووە و ئێستا حالیەن کە جێگرەکەی محەممەد مخبر ئەو کارانە بەڕێوە ئەبا کەسایەتیەکە هەم لەلایەن ڕابەرەوە مەقبولە و هەم لە حاڵەتی جێگیربوونی لە وجودی ڕئیسیشا دەور و نەخشی زۆری هەبووە جێگای ئەتیماد بووە و خۆی بە خوێنکاری مەرجە و شۆڕش و کۆماری ئیسلامی ئێران نەزانێ و لە هەمان کاتیشا دوو جار خراوەتە لیستی سزاکان و گەمارۆکانی هەمیشێتی ئەوروپا بەوەی بەشدار بووە لە بەرەمهێنانی موشکی بالستی دەور و نەخشی هەبووە و لەلایەن وەزارەتی خەزیێنەی وڵاتی یەکدووەکانی ئەمریکاشەوە خراوەتە ناو ئەو لیستەوە کە هاڕەشەیە و لە هەمان کاتیشا بەرپرسی یەکێک لە ئەو دامەزراوانەیە کە ڕێنماییەکانی ئیمام خومینی بەڕێوە با دەستگایەکی خێرخوازیەوە چاودێریەکە دەستگایەکی ڕسمی دەوڵەتە مانای وایە هەژمون و هەیمەلەی وەکو جێگریش هەبووە و باز لەوە کرێ ئەوموو ئەوانەی کە لە دەوری بوون پەرایازی خستون دەسەڵاتەکانی هەمووی بخۆی بەکارهێناوە وەمە دەلالەتە لەوەی کە لەلایەن ڕابەرەوە پشتگیری کراوە بۆیە ئێستا بە نەزەری من ئەتوانێ لەم مدەتەیە یەکەم بۆ خۆی وەکوتم ئەم دەور و نەخشەی هەیە دووهەمیش یعنی ضرورە ڕابەر و سوپای پاسداران و دەسەڵات و سیستەمی سیاسی لە کۆماری ئیسلامی ئێران دەستی پێوە بگرن بۆی ئەم 50 ڕۆژە بتوانێت کارەکانی باش بەڕێوە بەرێ وا هەز نەکەن کە بۆشایی هەیە بۆشایی بە تایبەتی بۆشایی ئەمنی چەندە مەسەلەن لە دوێنێ ئیسرائیل ڕایگەیاندووە کە لێپسراوی پۆلیسی تاران سەرداران کوژراوە
ئەو فراغ دروستەکە لەم پشێوەی کە ئێستا هەیە لەو فۆکەسەی کە لەسەر ئەم ڕووداوانەیە و لەو گومانانەی کە لەسرە بە تایبەتی کە کۆماری ئیسلامی ئێران وەکو باسم کرد لە منتیقەیە نەیاری زۆرە ئەم نەیارانە بە تایبەتی گرنگترینیان ئیسرائیلە و ڕووداوەکانی حوتی تەمووس جارێش کە مەسە ملمانیەکانی لەگەڵ ئێران و ڕقیبەکانی بەڵێ بەهێز کردوتەوە بۆیە بە نظری من ڕەهبەر و دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران پێم وایە بەجددی پشتیوانی لە محەممەد مخبرەکەن بۆی لەم 50 ڕۆژەیە سەرکەوێ و هەر بۆ تێپەڕاندنی ئەو ئەگەر و گومانانەی کە ڕەنگە هەڵبژاردن نەکرێت دوا بخرێ کێشە دروستکە ڕەنگە کۆماری ئیسلامی ئێران زۆر جددی بێ لەوادی خۆی هەڵبژاردنەکان بەڕێوەبەرێ ترووەکوتم مثلەن نەتیجەکانی هەر چۆنێکە بەدڵی سیستەمی سیاسی نێودەوڵەتیە و چەنە دیموکراسیە و چەنە پلۆرالیستوانەیە بەرحاڵ بەڵام بەڕێوەیە بە وەکانی دێکی خۆیان مثلەن دیاریەکەن بە تایبەتیش کە ویستم ئەوەش بڵم کاگەرێت لەو سەردەمەیە کە ئەو سەرە کۆمارانە هەمووی مخالفەتیان کردووە ڕێسیەتە پێشەوە هەموو ئەوانەی کە مخالیف بوون بەجۆ لە جۆرەکان مخالیف بوون وەکو موسەوی و کەڕووبی و کێوچوانە هەمووی خرانە زیندانەوە بۆیە ئەوانە بەڕاستی دەور و نەخشی ڕئیسیتیا بووە ڕئیسی کارکتەرێکی هەمیشە کارکتەرێکی بەهێزی پاراستنی سیستەم و ویلایەتی فەقی بووە لە ناو ئەم سیستەمی جۆڕایەڵیەوە بۆ ڕێنمایەکانی ڕێبەری باڵەوە ئێستا لەوە تێگەشتین کە لە سیاسەتی ناوخۆ ڕەنگە گۆڕانکارێکی لەو جۆرە ڕوو نەدات لەبەرەوەی ئێران دەوڵەتێکی دامەزراوە بۆ ناوخۆی خۆی بەڵام لە پاڵ سەرۆک کۆمارە سیاسیکی پراگماتیکیش مردووە حوسێن ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوە سیاسیەکی جێگیر سیاسیە کە خاوەن قسەی خۆی بۆ لە ناوەندەکانی دەرەوەدا و هەڵوێستی ئێرانی وەکو ئەوەی کە پێویست بووە خۆی گیانتیومە بە قسەی خۆیان کە هێڵێن لە سیاسەتی دەرەوەیە کەسێکی تر هەیە بتوانێت وەکو حوسێن ئەمیر عەبدوڵڵاهیان سیاسەتی دەرەوەی ئێران بگەێنێ یان هیچ ئەگۆڕێت جەنابەت باست کرد لە ڕاستە ئێران خاوەنی دامەزرا و سیستەمێکی سیاسی بەهێزە و لەم مەجالەیە خەڵکانی زۆری پێگەیاندەوە و هەموو ئەو کارکتەرانە بە نظری من ئەتوانن دەور و نەخشی زۆریان هەبێ محەممەد هەر ئێستا محەممەد باقری کە بۆتە شوێنگرەوەی عەبدوڵڵاهیان کارکتەرێکی بەتوانایە و دیسان بڵێم مەسەلەن خۆی بە خوێنکاری شۆڕژە زانێ و بەستاسارەکەی من بۆی زۆر بەڕوونی بگات لە مەسەلی بەرنامە ئەتۆمەکەی ئێرانە هیچ گۆڕانکارێک چاوەڕێکی لە گفتوگۆکانان ڕووبە لە ڕاستی ئاسا پەنجەیەکی تۆمەت بۆ ڕاکێشرێکە گوایە لە حەوتوو ڕابردوو دانیشتێکی نهێنی هەبووە لە نێوان ئەمریکیەکان و کۆماری ئیسلامی ئێران کە عەبدوڵڵاهیان سەرۆکایەتی کردووە لە مەسقەتی عەمان ئەمە هەندێک نیگەرانی گوایە لێکەوتۆتەوە هەرچەندە بەچرای سەوزی خامنەئی بووە بەڵام پێچێ نیگەرانی لێکەوە بێتەوە بەنظری من پرۆژەی ئەتۆمی ئێران دەرکەوت بە دانوستان لەگەڵ وڵاتێک توکانی ئەمریکا و چ گروپی پێنجای دیەک چ ئاژانسی وزەی نێودەوڵەتی هیچی سەرکەوتو نەبووە لەبەرەوەی ئەوان ئەڵێن ئەم جیهتانەی کە باسم کرد ئەڵێن کۆماری ئیسلامی ئێران ئیلتیزامی بە هیچ کام لە بڕیارەکانەوە نەکردووە و خەریکی بەردەوام پیتاندنی یۆرانیۆمە و بەردەوام خەریکی پەرەپێدانی چەکی بالیستیە و بەردەوام خەریکی پێرەپێدان و بەهێزکردنی توانا سەربازیەکان و درۆنی پێشکەوتووە لەبەرەوە لەم بابەتەوە شکستیان خوارد و سەرکەوتو نەبوون بەڵام هێشتا ئەم دانوسانانە بەردەوامی هەیە و بە تایبەتی ئێستا کۆماری ئیسلامی ئێران هەست چۆنێکەوێت لەم سەردەمەی کابینەی بایدنە بگەنە ئاکامێک لەگە وڵاتێکە توکانی ئەمریکا نەتیجەیەک ئەمڕۆیەکە لە وەزیرەکانی لە وەزیری پێشووی وەزیری دەرەوەی پێشووی کۆماری ئیسلامی ئێران ئەم بەرپرسیارەتی خستنەخوارەی فڕۆکە خاتە ئەستۆی ئەمریکا ئەڵێ بەهۆی گەمارۆکانی ئێوە بووە کە فڕۆکەتان پێ نەفرۆشتوین مەبەستمەیە ئێرانیش ئەوەیە سازش بکە ڕێکەوێ بەڵام لە ئێستاە بە نظری من ئەمریکا ئەوێ ئەم پەیوەندیانە ئاسایی بکاتەوەیان با بڵێم ئەم بارودۆخە تێپەڕێنە بەهۆی ڕووداوەکانی کەرتی غەزە ئیسرائیلەوە هەوڵی زۆر داوە ئەمریکاسی شتێکە کرد شتێکی ترم بیرکەوتەوە فڕۆکەیەکی ئەمریکی لە ناوچەیەک کە بنکەی سەربازی ئیسرائیلیتیان لە باکۆ کە ئەو ناوچەیی کە چوون بۆ کردنەوەی بەنداوەکە ناوچەیەکی تەماسە لەگەڵ ئەرمینیا کە ئەرمینیا لەگەڵ ئازەربایجانە
لە شەڕایەتەوە بۆ ئێستاش بە درۆنێکی تورکی سەرۆک کۆماری ئێران ئەدۆزرێتەوە. ئەم هەموو تێکەڵاوی و ئاڵۆزیە چیمان پێڵێ؟ ناوخۆی ئێران گومانی زیاتر لەسەر بۆی کە دەستی هەبوو بێ لەم ڕووداوەدا، یان ئیسرائیل پەنجەی تۆمەتی زیاتر بۆ درێژ ئەکرێ، یان ئەوە تا ئەمریکایە، یان ڕووداوەکە ڕووداوێکی سروشتیە و نالەباری کەش و هەواوکو ئێران کە تاوەکو ئێستا خۆی باسیەکە. والله کاگارێس ئەم هەموو مەلەفەی تۆ باسیەکەی هەمویان یعنی لەسەر مێزی چاودێرانی نێودەوڵەتین و لەسەر مێزی تەسەورەکەم ڕابەر و وەزارەتی ئیطلاعاتی ئێرانیشە بۆی بگەنن نەتیجە. بەڵام هەموو ئەم گومانانە احتیمالی ڕاستی هەیە. لە ئاستی ناوخۆیە لە ڕاستیا ململانەیەکی بەهێز و تون لە نێوان باڵەکانی کۆماری ئیسلامی ئێران هەیە، چ لە نێوان ڕابەر، سوپای پاسداران و باڵی ڕیفۆرمیست و دام و دەستگاکانی تر. یعنی ئەمە یەکێکە لە ئەگەرەکان و خاڵێکی تر ئەوەیە کە لە دەورانی پێشوگوایە ڕئیسی لەگەڵ یەکێ لە ئەندامانی ئەنجومەنی خوبرەکان پرسیاریەوەی کردووە ئەگەر من ببمە سەرە کۆمار کاریگەریە بێ لەسەر داهاتووی پۆستی من وەکو ڕابەر مەیلی هەبوو. بەڵێ و دواتر هەر خودی ڕئیسیان لە ئەنجومەنی خوبرەکانیش دوورخستەوە و بەشێ لە نزیکەکانیشیان لە ئەنجومەنی خوبرەکان لە چەند ساڵی ڕابردوو دوورخستەوە. و بە تایبەتی کە کاندیداتۆری بەهێز بۆ شوێنگرتنەوەی ڕابەر کە تەمەنی زیاتر لە 80 ساڵە و چاوەڕێی مردنی ئەکرێ بۆ جێگرتنەوەی یا ئالتەرناتیڤەکەی باس لە مستەبای کوڕی ئەکرێ. بۆی ئەم ململانیانە ئەکرێ پەیوەندی بەوە هەبێ و زایدەن هەموو ئەو وەکوتم لە سەردەمی ڕئیسی بەردەوام ئێران ڕوبەڕووی قەیران و کێشە و یعنی چێ کوشتنی زانە ئەتۆمیەکانیان و چێ کێشەکانی لەگەڵ وەکو تۆ باست کرد لەگەڵ ئازربایجان و لە شەڕی ئۆکرانیا و رووسیا تێوەگلاوە و کێروی ئەم قەیرانانەی لە ڕووداوەکانی غەزە و 7 ئۆکتۆبەر گەیاندە قیممە لەگەڵ ئیسرائیل و وڵاتانی منتقەکە و لەگەڵ عێراق پەیوەندیەکانی بۆ کۆنتترۆل ناکرێت بەتایبەتی لەگەڵ وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا. بەهەرحاڵ ینی لە منتقەکە ئەوە جگە لەگەڵ لە شەڕی ئازەربایجان و ئەرمەنیا لایەنگری کردووە. بەهەرحاڵ ینی کێشەی قەیرانی زۆرە، هەموو ئەم کێشە و قەیرانانە ئەکرێ ینی یەکێک بن لە ئەگەرەکانی پشتی ئەم ڕووداوە و لە ئاستی دەرەکیەوەی کە تۆ باست کرد یعنی سەرڕایەوەی کە جێگای گومانە لەگەڵ ئازربایجان و ئیلهام ئەلیێف کە ئەوان چەند وەختە چەند ساڵە بەوە ناوبیان ئەیناسێنن کە ئەوە بەهێزترین بنکەی موسادی ئیسرائیلی لە باکۆ لە ئەوەیە و دوایی باکۆ سەفارەتەکەی خۆی کشاندەوە. شەوی ڕابردوو ینی زۆر بە دوای مۆزوایە ڕۆشتم زۆر شرۆڤەکاری سیاسی ئەوانەی کەم بڵین میلیان بەلای ئێرانە ئەڵێن ئیبراهیم ڕئیسی خۆی نیویستوە بچێت بۆ سەردان. بەڵێ یەکێ لە ڕۆژنامەنووسەکان ئیبراهیم عەلیێف بووە، یەکێ لە ڕۆژنامەنووسەکانیش بەڵێ ئەمەی باس کردووە. بەهەرحاڵ ئێستا ئەگەر لە دەرەوە زۆرتر گومان لەسەر ئیسرائیلەوە لەو کەناڵی سێنزە ئیسرائیلی ئەم ڕۆی ڕەت کردوێتەوە کە ئەو لەو بابەتە دەوری هەبێ و نەخشی هەبێ. بەڵام ئەگەر ینی قسەیەکی معقولە کرێ لە ناو میدیاکانی جیهانیە لە ناو ئەوانەی کە متابعی ئەو بارودۆخ و سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران ئەڵێن ینی خێرە سەر کۆمارێک ئەچێ بۆ منتقەیەک کە کەش و هەواکەی نالەبارە چۆن مەسەلەن پێشبینی ئەوە ناکرێ و چۆن دوو فڕۆکەی تری لەگەڵ بۆ سەلامەتی بۆ ئەوان بە سەلامەتی گەڕانەوە ئەم نەگەڕایەوە. ئەمانە بە نظری من هەمووی جێگای پرسیارەوە. لە هەر حاڵدا ئەم حاڵەتانە کە لە دنیاە زۆر ڕوویداوە ینی مەسەلەن زیاء الحەق ڕەشید کەرامی لە لوبنان وتەنە عەبدولسەلام عارف لە عێراق و زۆری تر سەرۆکی مەسەلەن پۆڵەندا زۆر لەمانە بەم ڕووداوانە تیاچوون و کوژراون. بۆ ینی یەکێکە لە هەموو ئەمانە محتەمەلن کە دەستی دەرەکی یا ناوخۆیی بێ. بەڵام بەڕاستی هێشتا ینی دەقڵینەوەکان دەری زۆر حسێن شرۆڤەکار بەخێر بێ سەرچاو.